محمود کوڕێ مەلا عەبدوڵڵای شەنەغەیی سەر بەهۆزا شوان لە ساڵا 1942 لە پایتەختی کوردستانیش دایک بووە و دەست بە ژیانێ کردە. لە ساڵی 1942 لە دایک بووە. باوکی ناوی مەلا عەبدوڵڵای شەنەغەیی بوو، خەڵکی شەنەغە بوو. دایکشی هەولێری بوو بە ناوی مەلا سوڵتان مەعروف بەجی هەولێری. محمود لە ژیێ 5 ساڵیدا لە دەف بابێخوا لە حوجرەیاوی وانەیەن ئاینی خوێندینە و فێری ڕەوشت و پەروەردە کردە. محمود باوکی مەلایەکی زۆر گەورە بوو لە هەولێر، مزگەفتەکەی ناو قەیسەری ئیستشمایە. محمود بەخۆیە یوت ئەویت بابم هەر جاری ڕوبعێکی بە منەدا ئەوت ئاەتێ لە بەرکە. لە ساڵا 1949 محمود دەست بە خوێندنە قوتابخانەیە دەکات لە قوتابخانەیە ئەربیل ئولا لە هەولێر. قوتابیەک زیرەک و بە ئاگەه بوو. باوکشی بە هەمان شێوە حەزیە کرد ئەو بخوێنێ. ئەوجا لە هاوینان کە پشوو ئەبوو ئەیبردە لای مەطبعەکەی جیم و کریانی ئەلەوێ فێر خوێندنیە کرد، فێر ڕۆشنبیریە کرد. ئیتر خولیای محمودیش بەو شێوەیە فێر بوو. محمود لە ژیێ 14 ساڵیدا ڕادبیت بە دامەزراندنا تیپەکە هونەری ئەدبیاوێ شان و گەریێدا لاو و خزم و هەڤاڵێن خوا ئەتکەتە کارێکتەرێن وێ تیپێ ئێکەم نمایش ساز دکات. محمود ئەمەندە دەوڵەمەند بوو لە ژوورەوە لە هەست و نەستی خۆی، نەیەتوانی ئەو دەوڵەمەندی خۆیە و ئەو بەرهەمەی خۆیە چۆن بگەیەنێتە گەنج و بگەیەنێتە کۆمەڵگا. ئەوجا شتی بۆ خۆی ئەخۆڵقان. لە ژیێ 15 ساڵیدا لە ساڵا 1957 محمود تیپا فۆتبۆڵێن داتمەزرینە بناوێ سەرکەفتن گەنج و تۆڵازێن گەڕەکێ بەشدار دکات. ئەکتیڤ و تاقەیەک لە ژوورەوە هەبوو، نەیەتوانی چۆن دەری ببڕێ. ئەوجا بۆ خۆی شتی ئەخۆڵقان پێشکەشیە کرد، برادەری کۆ کرد. 15 ساڵ بوو، 15 کەس تەماشاتە کرد بەرهەمێکی وای هەبوو کە ئەنەمە 50 ساڵیە. محمود زامدار دێژیە 17 ساڵیدا پەیوەندیە بە ڕێزێن ئێکەتیا قوتابیەن کوردستانی دکات ئەدبیتە ئەندامێکێ چالاک و چاف نەترس. پەیوەندی ئەو لەگە یەکێتی قوتابیان هەرزوو دەست پێ کردووە لە مەرحەلەی ناوەندی یان سانەوی بووە. بەڵام من هەمیشە وتومە محەممەد زامدار پەیوەندی لەگەڵ کوردایەتی و شۆڕشە بە شێوەی تایبەت بوو، تایبەت بەخۆی. یعنی مەسەڵەن نەتوانم بڵێم یەکێتی قوتابیان بوو سەرکردایەتی نەبوو، بەڵام بەقەت ئەندامێکی سەرکردایەتی چالاک بوو. محمود زامدار ئەدژیێ 17 ساڵیدا ئەچیتە ئەدبیاوێ وێژەییدا و دەست بە بەهاندنا هەوزانان دکات ئەدبیتە هەڤاڵێ هەر ئێک لە عەبدوڵڵا پەشێ و سەرسام و پەژار ئەدبیتە خودی دیوانەکە هەوزانان وەک دەستنویس. شعرەکەی یعنی شعرێکی تەڕ بە جۆرەی وەختەکە، بە جۆرەی هەستی گەنجەکە، بە جۆرەی شێوەیەک کەسی عاجز ناکرد. بەهرەی هەبوو بە حەقەدا نووسینی شعریش یەکێک لەوانە بوو. مەقالاتی دەنووسی زمانی عەرەبی باش دەزانی، زمانی کوردیشی باش دەزانی. لەبەرەوە دەتوانم بڵێم کە هەم شاعیر بووە، نووسەر بووە، دەنگخۆش بووە، ڕەوشەبیر بووە، سیاسی بووە، هەموو بێکەوە محمود لە لای خۆیدا کۆی دەکردەوە.
محمود ملا عبدوڵڵە بەرنیاز بە محمود زامدار کو برایوی ئەف ناسناوە ژێرا گوتیە قۆناغên خوێندنا سەرەتایی و ناونجی و ئامادەیی لە هەولێر بە دووماهیک ئینیت دیڤدا لە کۆلیژا وێژەیی لە بەشێ کوردی لە بەغدا ئەتهێت وەرگرتن. محمود سارتەر بوو بەو ناوە مەشهور و بەڵام دوای ئەوە هەم خۆی ژیانی خۆی خۆشەویستی لەگەڵ کوردستانە بەشداری کرد لە مۆتەبەرێکی یەکێتی قوتابیان دوای لە ڕێگادا بریندار بوو بەشێکی ئەو ناوەی لەوێ هەڵگرتەوە بەشێکی مەقسەدی تری هەیە کە بریندارە لە هەموو ڕێیەکەوە لە لای سۆزی لە لای وەکوونەتەوە وەکو خۆشەویستی تر ئەو ناوەی بە خۆی هەڵبژات و پڕ بە پیستی خۆیەتی ئەو ناوە. محمود زامدار گەنجێک پێداگیر بوو لەسەر پاراستنا ئەزمانê کوردی لەوڕا بە هەماهەنگی ئەدگەل هەواڵێن خوا هەستان بە هەوا نەهێلانا پەیوێن عەرەبی دناوا ئەزمانê کوردیدا. ئەو یەکێک بوو لەوانەی کە زمانی کوردی زۆر باشزانیوە هەمیشە دەیگوت هیچ وشەیەکی عەرەبی نییە بەرامبەرەکەی بە کوردی نەبیتن ڕەنگە هەندێک شت هەیە لە کوردیدا یعنی مقابلەکەی زۆر زیاترە لەبەرەوە زۆر مەبەستی بوو کە بە زمانی کوردی دەینووسی وشەی عەرەبی یان ئەجەبی تێنەکەویتن. ئەوە دایمە هەر بربەرەکانیە کرد بربەرەکانیە کردوت نابێ بە عەرەبی نابێ بە عەرەبی بنووسی بە عەرەبی بخوێنی بە عەرەبی ئەبێز ئەمەندە کەیفی هات کە بەشی کوردی کراوە لە کۆلیجی ئاداب ئەیتەوا بووینە حکومەت مەدام بە کوردی خوێنین و بەشی کوردی کراوە بووینە حکومەت. زامدار لە ڕاگەهاندنا سکرتاریەتا قوتابیان لە گۆڤارە خەباتی قوتابیان ئەدگەل نەوزات محەممەد عەلی و قادر حەمەدەمین کار دیکرد. مثلا لە حەیدەرخانە بوو لەگەڵ قادر حەمەدەمین ژوورێکیانە بوو من سەردانم کردن پێشی ینی 69 بوو ژوورەکەی پڕ بوو لە جەرەی خەبات و چالاکی هینوانە و لەگەڵ قادر حەمەدەمینە پێکەوە بوون دوای قادر حەمەدەمین لە مۆتەمەری شەشی یەکێتی قوتابیانی کوردستان بوو بۆ ماوەیەک بوو بە سکرتەری یەکێتی قوتابیانی کوردستان. قادر حەمەدەمین ئەلێرەوە سڵاوم بۆی هەیە بۆ ئەمریکا یەکێک بوو لە هەرە برادەرە خۆشەویستەکان مححمود پێکەوە ئیشیانە کرد ئیشێکی جوانیانە کرد هەوڵیان ئەدا لە گۆڤارەکان پێش بخرێ وەکو گۆڤاری خەبات و گۆڤاری هاوکاری و ئەو شتانە ئەیان نووسی هەوڵیان ئەدا بەردەوام ماندی بوون. ئێکەم دیدارە ڕۆژنامەوانی ئەدگەل مەلە مستەفای هەرتم زیندی ئەنجام دەدات بە ناو و نیشانێ قوتابی سەرێ ڕۆمێنە پەیوەندیان لەگە شۆڕش و لەگەڵ کوردایەتی هەبوو تاکید لەو سەردانانەی کە دەچوو بۆ منتقەی شۆڕش و ئەوانە لە خۆی بیستۆ کە چای جەنابی ڕەحمەتی مەلا مستەفا کردووە و زۆریش دڵخۆش بوو بۆەوەی کە بۆیە تا دوا ساتیشی هەر بەوەفا بوو بۆ ئەو دیدارە و بۆ ئەو ئینتیمایە. پەیوەندی مححمود زامدار لەگەڵ سەرکردەمان مەڵا مستەفای بە ڕەحمەت بێ پەیوەندیەکی باوک و کوڕ بوو باوک و کوڕ لە قوتابیان بوو هەر لەگەڵی بوو لە غەیری قوتابیان بوو هەر لەگەڵی بوو شتێک بیایە ئەوت زامدار مەڵا مستەفا زامداری زۆر خۆشگەرەک بوو. محمود زامدار لە قۆناغا دووماهیکا کۆلیژێت گەل شەهید ساڵح یوسفی لە ڕۆژنامەیە هاوکاری ئەتهێت دامەزراندن دەست بە خەباتە میدیایی دکات. ساڵح یوسفی ئێمە لەو وەختە ماڵی لە بەغدا بوو ساڵح یوسفی
ئێمەی داوت کرد جارێکیان لە نەفق سوڵتە بوو ماڵیان سەرپەرشتی گۆڤارەکەیە کرد. محمودش بە سێ تەوەر لەو بابەتانە کە مەسئولێتی ساڵحویسفیدا بوو پەیوەندی لەگەڵا هەبوو، بە تایبەتی لە مۆزوعی سەقافەت و نووسین و جەریدە و لە تەئاخی هەروە سەردانی دەکرد و ئەوانەش و ساڵحویسفیش تەقدیری دەکرد لەبەرەوە دەیزانی قابلیەت و بەهرەی زۆرە. دیوەخانە بابێ زامدار و برایوی مەسعود بێبەش ژێدەرێک بەهێز بوو ji بۆ ڕۆشنبیری و وەرگرتنا زانین و معریفەت و پاشە ڕۆژە گەش. تەسیریان بە تاکید لەسەر محمودی هەبووە لەبەرەوەی ئەوان زووتر هەستیان بە کودایەتی کردووە، تۆش یەکەم هەستی کودایەتیت لە ماڵەوە وەردەگری دەناوە باوک و برا ئەوانە و محمودش هەروە بوو، بەڵام محمود سەقافەتی و تێگەیشتنی و چوونی بۆ بەغدا پەیوەندیەکانی و علاقاتی فراوانتر بوو لەوان. محمود زامدار دژیە 25 ساڵاندا پیتە بە بیاوێ فەلسەفا پێشکەفتن خازی و وجودی و عەبەسیدایە، هەر لەوی دەمی 10 هوزان و ئاواز داینە هونەرمەندێن جودا. محمود لە سەرتاوە هەر مەعجەبی فکری وجودی بووە، سارتەر، سیمۆن دە بوڤوار و کۆن و بێلسون ئەوانەی دەخوێندەوە بۆ ئێمەشی باز دەکردەوەوانە. دیارە تەبعاً ئەو فکرە وای لێ کردبوو بیرکردنەوەی فراوان بیتن. ژیانێکی عەبەسی هەبوو، ژیانێکی هەبوو حەزی نەئەکرد خۆی ببەستێتەوە شتێکەوە، خۆبەستنەوە نەبوو. زامدار بوو دەمێ 2 ساڵە لە دوواناڤەندیە ئەلئەعزەمیە لە بەغدا وانە پێشکەشکردنە بە ئەزمانێ شیرینێ کوردی وەک مامۆستایە قوتابخانێ. زمانی کوردی ملزم بوو پێی بەیانی 11 ئازار کە لە هەموو عێراقدا بخوێنرێتن. بۆی ئەویش کە دەرچوو کورێ ئادا و بەشی کوردی بوو لە عەزەمیە وەکو مامۆستا دانرا بۆ فێرکردنی عەرەبەکانی عەزەمیە بە زمانی کوردی. بۆیە لەو بابەتە هەم ئیشی خۆی بووە، هەمیش پەرۆشەوەی باوەڕی ئەوەیە بووە کە هەموو عێراقی دەبێ چۆن کورد مەجبورە عەرەبی بخوێنیتن، دەبێ هەموو عێراقی کوردی بخوێنن بە پێی دەستور و بە پێی قەوانینی عێراقیش. لە ڕێی خۆشەویستیەوە ئێمە زەواجمان کرد و زەواجێکی سەرکەوتومان هەبوو. لە بەغا ئێمە یەک جەسەد بووین لە بەغا، بڕوا بکە شەواندا ئەنشتین ئەوە شعری ئەبووت و ئەی کردە گۆرانی و نەوعێ ژیانێکی نەوعێکمان هەبوو، نە ئەو زۆری لە من ئەکرد نە من زۆرم لەوە کرد. زامدار بوو دەمێ 3 ساڵان سەرنڤیسەرێ گۆڤارا بەیان بوو، هەروەسا ئەدگەل دەستەیە هەر ئێک لە گۆڤارا ڕۆژی کوردستان و ئەستێرە و ڕۆشنبیری نوێ کاردی کرد. لەو گۆڤارانی ئاماژەت پێکرد لە هاوکاری لە برایەتی کە لە بەغدا فترەیەک دەرەچوو ئەوانە دەستی نووسینی زۆر بوو و بەهرەی زۆر بوو، ینی ئینتاجی نووسینی دیار بوو لە هۆینەکانەوە. من خۆم ئیسفادەم لەو دەکرد و لە بیدایەتی کە عەرەبیەکە ئەو لەم باشتر بوو لە ساڵی 1970 شتێکم هەبا بۆ نووسین و پیشانی ئەوم دەدا بۆی چاک دەکردمەوە. بەیان و ڕۆژی نوێ و ئەستێرە گۆڤارێکی مناڵان بوو، محمود سەرپەرشتیە کرد، زۆر بە جوانی بەڕێوەی ئەبرد. دووە کە ئەو وازی هێنا لێ دوورکەوتەوە دراوە یاسەمین خان. زامدار بوو دەمێ 10 ساڵان بەرنامێ لەگەل شاعیرە لاوەکان و دیڤدا بەرنامێ جیهانی منداڵان، دیڤدا بەرنامێ لە ئەدەبی گەلانەوە لە رادیۆ کوردی
لە بەغدا پێشکەش کردینە. بایەخی دەدا بە ئەدەبی مناڵان چەند شتێکی لابوو لەبەرەوە لە مناڵی چی فێربی ئەوە لە مێشکرد دەمێنێتن و دەویست پەروەردەی هەم لە ڕووی زمانەوە مناڵان بە زمانی کوردی لە مناڵیەوە ئاشنا بن بایەخی پێ بدەن هەمیش پەروەردەی بۆ ڕێگای کوردایەتی نیشتمان پەروەردی خۆشەویستی خەڵک و ڕێزگرتن لە خەڵک ئەوە یعنی بۆ مناڵ زەروریە بۆ ئەوەی بەوە پەروەردە بکرێتن لە دوا ڕۆژدا لەسەری بڕوە. بەرنامە ڕۆژێکیان مەحموود بەرنامەی مناڵانەیە بوو ڕۆژێ دەستمی گرت وتم بۆ چۆن بەی وتی وەرە لە ناو ستۆدیۆ دامینە ستۆدیۆی ئیزاعە لەوێ دامینە و وەرەقەکەی خستە پێشم وتی یەڵا پێشکەشکە ئەی مەحموود من ئەزمونم نییە چی پێشکەشکە وتی نا پێشکەشکە بێ فێر بیت من قەرزار ئەوم لە بواری ئیزاعە و لە بواری تەلڤیزیۆن ئیتر هەر ئەوە بوو سینەمای مناڵانم پێشکەشە کرد بەرنامەی مناڵانیشم پێشکەشە کرد مەحومێن پێشکەشە کرد کاوە کار دەکا هەر بە قووەت و بە جورئەتی زامدار بوو. زامدار بەشداری و پاڵپشتیا گڕۆپێ ڕوانگە دیکرد ji bo evê meremê jî pêtir li 100 têzên hûzanvanên navdar û nîxazên cîhanî wergêrayîne ser ezmanê Kurdî û parvekirine. خۆی تازەکردنەوەیەک بوو لە قۆناغی تازە وەکو ملەتانی تر کە عەرەب تورک ئەوروپا هەمویان بەو مەرحەلەیدا تێپەڕیون ئەو حرەکەی دروست بۆ ئەوەی کوردیش وەکو ملەتانی تر لە ڕووی ئەدەبی و سەقافیەوە پێش بکەوێتن ئەو کۆسمانەی هەیە لە پێشی لای بداتن مەحمودش دەوری هەبووە لەگەڵ شاعیران و نووسەرانی ناوداری کوردستان بەگشتی. مەحموود چوە هەبوو ئەگەر بڵێن ئەو گروپە ڕۆشنبیریە ئەو گروپە خزمەتی گەنجەکە ئەوە مەحموود لە ناوی نەبێ لە ناو هەمووی بوو. زامدار بە سەدەهان گوتار و ڤەکۆلین و وەرگێڕان لە گۆڤار و ڕۆژنامەیەن جودا لە عەرەبی و کوردی تێدا پارڤەکردنە 1250 هەفپەیڤینên cuda ئەدبیاوên cudada ئەدگەل 753 کۆڕ و سمیناران ئەنجام داینە. محمود خۆی کوتلەیەک بوو لە تاقە ینی خۆی ئیمکانیەتی نووسین و فکری زۆر بوو لەبەرەوە ینی بەردەوامیش ئەو تااقەتەی بە فیرۆ نەدەبرتەرەوە لێکردە نووسین لێکردە کتێب لێکردە وتا لە ڕۆژنامەکانە و بۆ ئەوەی هەم ڕغبەتی خۆی بینەتێدی هەمی سوودی هەبیتن بۆ خەڵک. هەفتەی ڕۆژێک کۆڕ بوو مەحموودەی کرد مەحموودەی جێڕا ئەمەندە مەراق بوو بۆ خزمەتکردنی وشەی کوردی جا زمانشی پاراو بوو کوردیە جوانی ئەزانی کوردیەکی ڕێکوپێکی ئەزانی قەت غەڵەتی ناکرد یەک شت معجبی زامدار بووم وەرگێڕانی. زامدار 5 جاران پێشانگەها پەرتووکên کوردی و ڕۆژنامەگەریە کوردی لە بەغدا و هەولێر و دهۆک و خانەقین و ڕەواندز و کۆیە ڤەکریە. مەسەلەن یەکێ خاوەن پیشانگا کاتەوە نەیەزانە پیشانگا چۆنە کاتەوە ئاهات مەحموودی وەکو ڕاوێژکاردا ئەنا چی بکات چی نەکات چۆن حتا هینەکەی تابلۆکەی چۆن هەڵواسیە هەتا چی بنووسێت تا چۆن دەعوەتی خەڵک بکە هەمووی مەحموود ببوو ڕاوێژکاریان. ئێمەش وەکو ملەتانی تر بە خەڵک بڵێن ئێمەش ڕۆژنامەگەریمان هەیە ئەوە ئی ئەستانیە ڕەغمی ئەوەی کە کوردستان دەوڵەتی نەبووە دابەش کراوە لەژێر زوڵم بووە بەڵام ئایلێ بەدرخان لە تورکیایان بەجێ هێشتە لەژێر فشاری تورکیا چوونەتە قاهیرە لەوێش یەکەم ڕۆژنامەی بە ناوی کوردستانیان دەرکردیەوە و تەبان مەحموودش وەکو عەبدوڵڵا زەنگەنەش و نووسەران و ئەدیبانی تریش ئەم ڕۆژەیان بە بایەخ وەرگرتووە یادیان کردوێتەوە بۆ ئەوەی بۆ پێشخستنی ڕۆژنامەگەری بۆ پێشخستنی ئەدەب و نووسین لە کوردستان.
ئیتیادیەکی زۆر فرەوانی هەبوو لەگەڵ یەک شەخص و یەک نەتەوە نەبوو، لەگەڵ هەموو نەتەوەکان مەسیحی، بیانی، هیدەرەوە هەمووی پەیوەندی هەبوو لەگەڵیان، هەمویان خۆشیان ئەویست. یعنی لە جێ مەحمووددا بنیشتایە ئەگەر هەرچی بێ مەسیحی بیایە، عەرەب بوایە، تورک بوایە، کورد بوایە، ئەمووی دەورەی لێدا. مناقشەی لەگەڵوان زۆر هەندێک جار تون دەبوو، ناتوانیت تۆ ئەو وەختی ئەو زمانێک هەرچۆم گفتوگۆت کردبووە، دیالۆگت کردبووە، مەسەلەی کوردی هەداهاتە پێش. ئەنجا لایوی ینی وەکو بڵێ خەتی سوور بوو. محمود زامدار خودی هەفتێ و ئێک بەرهەمە ئەدبیاوێ هونەری و وەرگێڕان و ئەدەبێ جیهانی و میوزیک و ئەدەبێ کوردی. زۆر لەو فێر بووین ڕاستیەکەی. مەسەلەن بۆ نمونە کتێب خوێندنەوە، زۆر هانی دەدان کتێب بخوێنین و هەندێک جار ناوی کتێبەکەشی دەبوو، دەچین دەما کڕی ئەوانە، پاش ئەوە کە کتێبیشمان نەخوێن مناقشە دەکردین. جا مەحموود قەڵەمێکی هەبوو، کەم کەس ئەو قەڵەمەی هەبوو، قەڵەمێکی هەبوو نە ماندوویبوونی ئەناز ئەزانی، نە ئیسراحەتی ئەزانی، هەر ئەمەنە مەحموود عینەکی کردە چاوی قەڵەمی گردە دەستی، هەموومان وازمان لێیە هێنا. کوردپەروەری ئەلدەف مەحموود زامدار پیرۆزترین مژار بوویە، تەنانەت لە هەموو کۆڕ و کۆبوونێکێدا مژارە گەرماوی، مژارە کوردپەروەری و نیشتیمان پەروەری بوویە. مەحموود دژمنی چەک بوو، ئەیوت من بەس قەڵەمم چەکە، بەو قەڵەمە دژمن ئەکوژم. کیانی کوردی، نەبوونی دەوڵەت و مافی کورد و زۆرتیش واقعیانە بوو بە حەقەت تێدەگەیشت لە سیاست و لە هەڵسەنگاندنی وەزعەکە. زۆر جار ئەگەر من پرسیارێکم هەبە لەو زمانیدا کە ئەو لە من بە خبرەی زیاتر بوو، ئەزمموی زیاتر بوو، یەکسەر دەچم بۆ لە ئەو. زامدار لە بەروارێ هەشتی نە لە ساڵا 2011 لە ڕۆژا پێنجشەمبی لە هەولێرە پایتەخت کۆچا داویە دەکات بە ئەگەرێ جەڵتا مێشکی بەلێشین تبلێن خوا گەلێک بزیندی پشتخۆ بەجێ هێلان. لە نەخۆشخانە خەوت 10 ڕۆژ، پاش 10 ڕۆژەکە کاک مەسعود بە ئەو پەڕی ڕێز و شانازیمان پێی وتی بیبەنە ئەنقەرە. بەڕاستی زوو بوو وەفاتی، زوو بوو، یعنی خۆی بە حەقەت بڕاعەتی خۆی نەدەکرد ناحەی سەحات و شتیوە، ینی کەم تەرخەم بوو بەرامبەر خۆی. 4 هەشتی 2010 دیسان کەوتەوە، ئەو کە کەوتەوە هەڵنەستەوە. ئەوەندە ساڵەشی بەسەردا چۆ وەفاتی ئەوانە خەڵک بیری دەکاتەوە، بە خۆشەویستی بیری دەکاتەوە. ئەوانی کە لە تەمەنی منن و ئەویان ناسیوە برادراتیان کردووە، هەمیشەوە بە سۆزەوە یادی دەکەینەوە. هەڵم کرد لە دڵداری جوانی بێپەیمانی، نابەڵێنت نادەمێ، نەخێر دڵت نادەمێ، دەمێ بزە و ئازار بووی، دەخێب دەمێ ئاخی کەمەنجەم، دەمێ ئازیز و یار بووی، خرپەی پێنووسی پەنجەم. هەڵم کرد لە دڵداری جوانی بێپەیمانی، زەرفیشین و نامەی ڕەنجینی من، یارەکەم ئەی یارەکەی سەنجینی من. چۆن بڵێم یەکێترم خۆشویستووە، من بەڵێنی تۆم لە یاد دەرخستووە، هەرچی بڵێم قەتوانیە، من بە تەنها هەر تۆم ویستووە. لە گەنجەکان ڕۆیی، لە ملەتەکەی ڕۆیی، لە من هەر چۆنێک بێ لەگەڵم ئەمایەوە، دەردە دڵ خۆمانەوتەوە، بەڵام لەو ملەتە ڕۆیی
گەنجینەیە ڕۆیی نەک زاندار.